بەرنەبوونی کەرەکێوینێر ئەسپی کوردی خۆمان تێکەڵ کرد لەگەڵ ئەو ئەم دیاردەیە لە نێوان کەرەکێو و ئەسپتا ڕوویداوە یەکەم حاڵەتە لە عێراق و لە کوردستان تۆمار بکرێن هێستر لە تێکەڵی ئەسپ و گوێدرێژەوە دروست دەبێت بەخێر بێن وەکو دەزانن ڕۆژی یەکشەممە ئاژەڵێکی دەگمەن لە باخچەکەمان لەدایک بوو کە ئەویش دەگمەنەکەی بۆ دەگەڕێتەوە کە دوو تخماواتە لە دوو ئاژەڵی جیاوازەوە لەدایک بووە کە هەڵگری هەردوو سیفاتی دایکەکە و باوکەکەیە کە باوکەکە ئەسپە و دایکەکە زێبڕایە کەرەکێویە ئەم حاڵەتە بە زانستی پێی دەوتێ زێبرۆید واتە ئەو پرۆسەی کە لە نێوان هەر زێبڕایەک و هەر ئیکوانێکدا دەکرێت ئیکوان لە زمانی پزیشکی ڤێتەنەریدا بۆ ئەو ئاژەڵانە دەگرێتەوە کە بە کوردی خۆمان پێی دەڵێن وڵاخە بەرزە وڵاخە بەرزەکان ئەسپەکان و گوێدرێژەکان و هەتا دوای دەگرێتەوە لە حەدیقەکەمان ئەوەی ئێمە ئەم دیاردەیە لە نێوان کەرەکێ و ئەسپتا ڕوویداوە ئاژەڵەکە خۆی پێی دەوترێ هێبرا هێبراش لە تێکەڵی ناوی هەردووکیانەوە وەرگیراوە هۆرس و زێبرا ئەم دیاردەیە لە عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاستبوونی هەیە نەخێر ئەمە یەکەم حاڵەتە لە عێراق و لە کوردستان تۆمار بکرێت با من پرسیارێکی تر بکەم شێوازی جوودبوونی زێبرا و ئەسپەکە ئایا خۆیان چوونەتە لای یەک یاخود ئێوە واتان کردووە کە زاوزێ بکەن دەگەڕێتەوە بۆ خۆمان چونکە ئەم حاڵەتە زۆر کەم ڕوودەدا لە شوێنە سروشتەکان وەکو بڵێ لە بیابان و ئەو ناوچانەی کە ئاژەڵی لێ چکە دیاردەکە کۆنتترۆل کراوە لەلایەن مرۆڤەوە خۆمان لە باخچەی ئاژەڵانی خۆمان لەبەر نەبوونی کەرەکێوینێر کە لە داهاتوودا خۆمان بۆمان دێت بۆ باخچەکەمان ئەسپی کوردی خۆمان تێکەڵ کرد لەگەڵ ئەو ئەسپەنێرەکەیە کە تێکەڵی کردووە لەگەڵ زێبراکە دەتوانم بڵێم لە باخچەکەمانەوەمان کردووە ڕەچەڵەکی ئەسپی کوردی زیاتر بەرەوپێش بەرین و فراوانتری بکەین ئێستا ئەو هێبڕایی کە هەیە پێم بڵێ ماوەی چەندی پێچ و تاکو لە دایک بوو ئێوە سەرتا چۆن پلانتان دانا کە ئەسپ و زێبڕایەکە لە لای یەکتر بن و جوود بن و زاوزێ بکەن بەڵێ وەکو بینیتان دایکەکە زێبڕایە واتە کەرەکێویە ماوەی سپڕی ئەم ئاژەڵی زێبرا سێنجە مانگە ئاسایی ئەگەر هێبرا یان هەر بەچکەیەکی ئاسایی خۆی زێبرای هەڵگرتبە هەر سێنجە مانگی پێچوو ماوەکە سێنجە مانگ بوو ماوەی سێکپڕی وەکو بینیتان ئێمە پێشوەختە شوێنمان بۆ جیا کردەوە بۆی هیچ زەرێک و زەربەیەکی پێ نەکەوێت لە نێوان ئاژەڵەکانی تر و پێش لە دایکبوونی جێگەیەکی تاوەتیمان بۆ دابین کرد کاردانەوەی خەڵک ئەو کەسانێک کە سەردانی ئەربیل زۆ دەکەن لەسەر ئەم هێبڕایە چییە؟ بەڵێ لەبەر ئەوەی ئاژەڵەکە ئاژەڵێکی دەگمەنە و پێشتر لە وڵاتی ئێمە نەبووە زۆربەی کاردانەوەکە بەلایەنەوە سەرسوورهێنەرە و هەندێک جاریش تێکەڵی دەکەن لەگەڵ چەند جۆرێک ئاژەڵ وەکو زۆربەی خەڵک دەڵێ ئەمە هێسترە نەخێر ئەمە هێستر نیە چونکە وەک دەزانن هێستر لە تێکەڵی ئەسپ و گوێدرێژەوە دروست دەبێت گوێدرێژ ئەسڵی کوردی گوێدرێژ چیە بەڵام زێبرا ئەفریقیە واتە ناگەڕێتەوە بۆ وڵاتی خۆمان و ئەمە ناوی هێستر نییە هێبرا زیاتر لە چ وڵاتێکەیە؟ هێبرا زیاتر لە ئەفریقا و لە ئەمریکا لە ئەفریقا